تالاسیمیا ئەو نەخۆشە درێژخایانەیە کە تاکو ئێستا بەبێ چارەسەری یەکجارەکی ماوەتەوە. تالاسیمیا کە بەکەم خوێنی بەناوبانگە یەکێکە لەو نەخۆشیە درێژخایانانەی کە بەهۆی بۆ ماوەیەوە مرۆڤ تووشی دەبێت. پزیشکانی پسپۆڕیش ئاماژە بۆ دەکەن چاکبوونەوەی تالاسیمیا ئەستەمە و تەنها دەبێت مامەڵەی تەندروست و بە بەرنامەی لەگەڵدا بکرێت. توشبوانی ئەو نەخۆشیەش ئەوە ناشارنەوە دوای چەندین ساڵ تازە لە ڕێگەی خێرخوازانەوە کێشەی نەخۆشخانەیان نەماوە و شوێنی تایبەتیان بۆ دیاری کراوە، بەڵام لە ئێستادا کێشەی دەرمانیان هەیە کە وەک خوێن بۆیان گرینگە. ئاشکراشی دەکەن کە چەندین توشبووی نەخۆشیەکە بەهۆی کەمی دەرمانەوە گیانیان لەدەستداوە. ئێمە تا ئێستا موشکیلەی سەنتەرمان هەبوو، نەخۆشخانەیەک تایبەتمان بە خۆمان نەبوو. ئەو نەخۆشخانەیە دروست کرا زۆر کێشە حەل دەکا ئینشاءالله، بەڵام ئێمە تموحمان زیاترە. ئێمە پێویستمان بە دەرمانە ئێستا. کێشەی خەستخانە لە خوای بەزیاوێ بە هیمەتی خێرخوازان حەل بوو. ئێستا پێویستمان بە دەرمانە، حەزمان لێیە حکوومەتی هەرێم بێتە سەرخەت لەگەڵ بەغدا کۆنتاکت بکەن مشکلەی ئەو دەرمانشتانە حەلکەن بۆمان لەگەڵ کۆمپانیای نۆڤارتس، چونکە دەرمانەکە یعنی دەتوانی وەکو خوێنەکەیە دەتوانی بەردەوامی بە ژیانماندا. زۆر بمان ئەمرخوایان کرد لەبەر بێدەرمانی. ئەمە گەلک مەمنون، یعنی لەبەرەوەی ئەگە خین نەبی ئەمە ژیانن نییە. زۆر یعنی مەمنونی ئەو خوێن بەخشانەینە کە یعنی تەلەفۆنەکەن خین حازرە لۆمە. زۆر یعنی خۆشحاڵین، زۆر داوای سەرکەوتنیان لوکەن ئینشاڵڵا خوا لە دنیا قیامەتیان پارێز. نوعی دەکەن دیارە، یعنی کە کاتی خین وەرگرتنی دادێ تەلەفۆنەکەن خینەکەی پێش ئەوەی خینی کمبی ئەمن تەلەفۆنەکەم خینەکەی لۆ دابینەکەن. وەکو تەندروستی ئەکید فەرقەکەن هەیە دەگە خەرشی یاسایی، بەس ئەلحەمدوللا لە خۆی بەزیاجبی چارەسەر شتەکان باشن. ژیان یعنی زەحمەت نییە، ئاساییە باشە. ئەگەر خوێنەکەی لە کاتی خۆ وەرگرین چارەسەرەکان لە کاتی خۆی بی ئەتانی وەکو کە خەرچکە ئاسایش هاتە چۆ بکەین پیاسە بکەین. بێگومان ژیانی ئێمە لەسەر خوێن وەرگرتنە. ئەگەر خوێن بەخشانش خوێن نەدەن ئیتر کو خوێن وەرگرین، بەس سوپاسیانەکەن ئەوان هەموو کات پاڵپشتی ئێمە بووینە بە بەردەوام ڕۆژانە خوێن ئەبەخشن و لە ناحیەی خوێن وەرگرتن ئەلحەمدوللا هیچ کێشەی خوێنن نیە. وەزیری تەندروستی ئاماری توشبوانی نەخۆشی تالاسیمیا بە 3600 نەخۆش هەژمار دەکات کە لە ڕێگەی نەخۆشخانەکانەوە چارەسەر وەردەگرن. سوپاسی خێرخوازانیش دەکات کە هەڵساون بە دروستکردنی نەخۆشخانەیەک بۆ ئەو نەخۆشانە. نزیک لە 3600 نەخۆش بەشێک لەوانە کە نزیکەی لە 125 تا 135 ئەم نەخۆشانە ئاوارە و پەناهەندە و هەروەها هەندێک جاریش نەخۆشانی دەرەوەی هەرێمی کوردستانن ڕوو لە سەندەرەکان دەکەن بۆ وەرگرتنی چارەسەریەکان، چونکە تەنها وەرگرتنی خوێن نییە، وەرگرتنی دەرمانە، چاودێریکردنی ڕەوشی تەندروستی و بەشەکانی دیکەی پێداویستی نەخۆشانی تالاسیمیە. سپاسی خێرخوازی بەڕێز دەکەین بۆ ئەم دەست پێشخەری و خێرە گەورەیە. ئینشاءڵڵا خوای گەورە بە خێری گەورەی خۆی بۆی دەنووسێت و هەروەها ئومێدمان وایە کە هەموو خێرخوازان دەستی پاڵپشتی و پشگیریکردیان هەبێ. کەسی توشبوو تەنها لە پشکنیندا دەردەکەوێت کە تالاسیمیای هەبێت و ئەگەری ئەوەشی هەیە کەم خوێنیەکی کەمی هەبێت، بەڵام تالاسیمیای قوڕس لە 6 مانگی سەرەتای ژیانەوە دەردەکەوێت و بۆ هەموو ژیانی پێویستی بە خوێن دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.